خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لار عەرەبێک بپرسی قودس بۆ ئەوان قودسە. ئەگەر لە ژێربەژێریش سیاسەتێک لەگەڵ ئیسرائیل بکەن، بەڵام دوجار ئەوان وەکو عروبە پشتیوانیەکەن. کەرکووکیش کە بە قودسی کوردستان ناوزەت دەکرێت، ساڵانێکی زۆر ململانەی نەتەوەی لەسەر، بەڵام ئێستا هێندەی برینداری چەقۆی کوردایەتیە، برینداری دەستی دوژبنەکانی نییە. دوژبنەکان ڕوون و ئاشکران و هەموو خەڵک ئەزانێت چی لە کەرکووک ئەوێت، بەڵام ڕوونیان دێهێزی سیاسی کوردیچیان لە کەرکووکەوێت، جگە لە ماڵوێرانی و جگە لە بردننی سەروەت و سامانەکەی. کەرکووک وەکو کەرکووچەکان و گەنجانی کەرکووک ئەڵێن بۆ نەوت و بۆ مساعداتی کوردایەتی کەرکووکە، بەڵام بۆ خزمەتکردن کاتێک کە خەتەر ئەگاتە سەر کەرکووک، ئەوانەی سنجی خۆیان ئەدەنە بەردەمی تیغی دوژبنان زۆر کەمن. لە کەرکووک کوردایەتی بکرێت یان حەزبایەتی، ئامادەکاری هەڵبژاردن کە هەڵبژاردنێکی چارە نووسازە و ئەگەر چی یاساکەش بۆ کەرکووچەکان یاخود بۆ ناوچە جێناوکان و بەتایبەتیش کەرکووک جێگەی مەترسیە، بەڵام چۆن کوردانە لە کەرکووک هیممەت بکرێت. ئەم شەو لەگەڵ بەڕێز مامۆستا حەسیبە عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێزتان. یەکێتی ئەڵێ استراتیزمان لە کەرکووک کوردایەتی. چیتانەوێت لە کەرکووک ئێوە؟ سەرەتا ئێوارەتان باش، ئێوارەی سەرجەم بینەرانی کەناڵە خۆشەویستەکەی کورسات باش. کەرکووک ئاماژەت بە وشەیە جوان کرد، قودسی کوردانە. کەرکووک لای ئێمە زۆر پیرۆزە. کەرکووک بۆ ساتێکیش ئێمە کەرکووکمان بەجێنێشتوە، کەرکووچیەکانمان بەجێنێشتووە. ئەمە شانازیەکی گەورەیە. خەڵک دڵی ئەتانێت ئەوە لە لاپەڕەکانی مێژووتان بۆتان بنووسرێتەوە؟ نووسراوە بەڵێ بە دڵنیایەوە نووسراوە. ئێمە لە ڕۆژە سەختەکانە خەڵکی خۆمانمان بەجێنێشتەوە، پشتمان تێنەکردوون. ئەمە لە زەهن و زاکرەی کەرکووچیەکان ماوەتەوە و هەرگیزاوەرگیز کاڵ نابێتەوە. سەبارەت بەوەی ئێمە لە کەرکووک چیمانەوێ، ئێمە قەزیەیەکی ڕەوامان هەیە. ئەم قەزیەیە قەزیەیەکی نەتەوەیە. حکومەتە یەک لە دوای یەکەکان یاخود ڕژێمە یەک لە دوای یەکەکان بە ڕژێمی بەعسیشەوە کە کۆتا ڕژێم بوو، بەردەوام هەوڵی سەرکوتکردن، قڕکردن لە ناوبردننی کوردیان داوە، بەگشتی و بە تایبەتی لە کەرکووک. دیارەوەن هەستیان بە مەترسیەکانی سەریان کردووە کە لە کەرکووک ئەگەر بێت و کورد باڵادەست بێت یاخود کورد هەمیشە زۆرینەی ئەو شارە بووە، ئەگەر بێت و بەو واقع بمێنێتەوە مەترسی ئەکەوێتە سەر ئەو ڕژێمە یەک لە دواییەکانە. بەردەوام هەوڵی تعریب، تەبعیز، تەرحیل خەڵکی ئەو ناوچانیان لابردۆ و خەڵکی تریان هێناوەتە شوێنەکانیان، و ئەمە سیاسەتێکی دوورمەودایە، یعنی سیاسەتێکە داڕێژراوە بۆ فترەیەکی زەمەنی کورد نەبووە. بەردەوام دەستێکیان لە هێنانی خەڵکی شۆڤینی بووە و لەو شارە نیشتەجێیان بکەن بۆی واقعی کەرکووک بگۆڕن، کەرکووک بکەن بە لە شارێکی زۆر نشینی کوردەوە یاخود لە شارێکی کوردنشینەوە بیکەن بە شارێکی عەرەب نشین. خۆشبەختانە تا ئێستا ئەمەیان بۆ نەکراوە و تا ئێستا کورد لەو ناوچانە خۆڕاگر بووە، بەڵام بەداخەوە ئێمە کوردوتەنی ئەگەر دارکرمی لە خۆی نەبێ، بەڵێ دوو مەسەل هەیە. دارکرمی لە خۆی بێ زۆر زیانی پێگەینێ و بە هەمان شێوە دەستکی پاچەکە دارە بۆ یا داری پێبڕێتەوە. ئێمە ڕێک ئاوامان لێهاتووە لە کەرکووک، ئەوەندەی زەرەرمان لە دەستی کورد بینیوە، ڕەنگە ڕژێمە دیکتاتۆرەکانش هەر ئەوەندە زەرریان بە کوردی ئەو شارەگەیان دەبێت. ئێمە زۆر قسەمان لەسەر ئەو پرسانە کردو. ئێستا کاڵبژاردنێکی ئەنجومەنی پارێزگاکان لە پێشەوە یاساکە یاسایەکی خراپە. ئێوە وەکو یەکێتی تانەشتان لێدا، چۆن ئامادەکاری ئەکەن وەک یەکێتی؟ کاکزانە، عێراق بەگشتی لە بەردەم هەڵبژاردنێکی زۆر چارە نووسازدایە. ئەم هەڵبژاردنە ئەگەر بۆ عێراق بۆ هەموو شار و پارێزگاکان یەک جار گرنگ بێ، ڕەنگە بۆ ئێمەی کەرکووچی دەیان جار گرنگە. لەبەرەوەی ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە 2005 ئەنجام درراوە، تاکو ئەمڕۆ 18 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەو ئەنجومەنەیە. ئێمە هیچ هەڵبژاردنێکی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک نەکراوە. هەر کاتێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کراوە، نارەکانمان شۆڤێنیەکان
بە بیانووی جۆرا و جۆر ڕێگریان دروست کردووە کۆسپیان دروست کردووە کە کەرکک تایبەتمەندی خۆی هەیەوە کەرکک نابێ ئەڵبژارنی ئەنجومەنی پارێزگای تیا بکرێ ئێمەی کەرکوچی لەو حاڵەتە زۆر زەرمەند بووینە و ئەوەی کە ئێستا ئەیبینین ئەو بارودۆخی کە بەسەر کەرکووکە هاتووە لە غیابی ئەو ئەنجومەنی پارێزگایەیە دیارە بوونی ئەنجومەنی پارێزگا لە هەر شارێکە ئەبێت بە ڕەقیب ئەبێت بە چاودێر و ڕێ ئەگرێت لەو تاگەڕاویانەی کە ئەمڕۆ لە کەرکووکە کرێت پارێزگارێکی سەپێنرا و پارێزگارێکی بە وەکالەت ساحەکەی بۆ چۆڵ بووە هیچ ڕقیب و چاودێرێکی لەسەر نییە تاک و بیناقاقای غەرقی گەندەڵی بووە غەرقی فەساد بووە چی خراپە چی خوا پێی ناخۆشە خەڵک پێی ناخۆشە ئەو ئەیکا ئەمە لە غیابی ئەو ئەنجومەنە ئێمە لە بیرمان نەچێ ئەو ئەنجومەنە لە ساڵی 2017 لە کاتی ڕیفراندۆمەکە ئەم ئەنجومەنە هێشتا سڕ نەکرابوو بەڵام غایب بوو ینی بەداخەوە نەیتوانی لەوێ ڕۆڵی خۆی بجێڕێ و نەیتوانی لەوێ پەرە بدات و کۆبنەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەردەوام بێ بۆ ئەوەی ئەم بارودۆخەی کە بەسەر کەرکووک هاتووە بەسەری نەهاتایە ئەکرا ئەو کاتە دەرفەتە بوو بەڵام بینیمان دوای ئەوە بە بڕیارێکی پەرلەمانی عێراق ئەنجومەنی پارێزگای کەرکووک سڕ کرا و لەو کاتەوە تا ئێستاوا بۆ ماوەی 6 ساڵە چێت ئەو ئەنجومەنە بوونی نییە بۆیە ئێستا ئێمە وەکو کورد بەگشتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت باشترین ئامادەکاری بکەین باشترین ئامادەسازی بکەین خۆمان حاضر کردوتانە بە دڵنیاییەوە ئامادەکاریەکەتان دەتانەوێت ئامادەکاریی کوردانە بێ ینی چیتیانە حزبیانە بێ کاکزانە لە هەر کەسێک بپرسی ینی ئەم ڕاستیە ئەزانێت لە کوردستان خەڵک حزبایەتیەکە لەبەرەوەی تۆ منافسەکەت هەر کووردە و حزبێکی ترە بۆچوونێکی ترە لایەنێکی سیاسی ترە ئەمە حەقێکی مەشروعی هەموو لایەنێکی سیاسیە بەڵام کاتێک کە دیتە کەرکووک دیارەکە ئەڵین کەرکووک مەبەستمانە ناوچە جێناوکانە دیتە ئەو منطقانە ینی گوناحە بەڕاستی غەدرێکی گەورە لە خەڵکی ئەو ناوچاناکەی ئەگەر تۆ بێ لەوێ حزبایەتی بکەی بەدڵنیایەوە ئێمە لەوێ قەزیەکەمان قەزیەکی پیرۆزە هەزاران قوربانیمان بۆ داوە هەزاران شەیدمان لە پێناو ئەو قەزیە ڕەوایە داوە ناکرێ ئەمڕۆ بین لەوێ واز لە نایارەکانمان بین واز لە شۆبێنیەکان بین واز لەو کەسانە بێن کە ئێمەیان وەکو کورد پێ قبوڵ نییە بین حزبایەتی بکەین و حزبەکان بکەونە وێزەی یەکتری و بەرامبەر یەکتری بگرن و نایارەکانیان لە بیرچێتەوە بەدڵنیایەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو و ئێستا و لە داهاتوش هەموو کات پێمان باش بووە نەک تەنها لە کەرکووک هەتا جەبەل حەمرین ئێمە لەوێ کوردایەتی بکەین و وەکو لستێکی تۆکما وەکو ڕێخستنەوەی ناوماڵی کورد ینی بەدەنگێکی دلێر بەدەنگێکی زوڵاڵ ئێمە بتوانین بەشداری بکەین باسی حزبایەتی نەکەین. ئاوتان لە دوو بێڵ هاتووە؟ کاکزانە بەداخەوە هەڵبژاردنەکانی ڕابردوو هەمووی سەلمێنەری ئەو ڕاستیە سەلمێنەری ئەو قسانەیە کە من ئەیکەم ئێمە تەجروبەیەکی زۆر تاڵمان هەیە هەموو کاتێکێتی نیشتیمانی کوردستان سازشی لەسەر زۆر بەرژەوەندی حزبی خۆی کردووە لە پێناو میلەتەکەی لە پێناو کەرکوچیەکان و هەوڵی داوە یەکلیست بێ گەرچی کە ئەو شارە هێزی یەکێتی لێ نفوزی یەکێتی لێیە یەکێتی دەست پێشخەر بووە بۆ ئەوەی کە هەموو لایەنە کوردستانیەکان لەوێ بە یەکلیست بەشدار بن ئەمە ینی چۆنەڵێ پێشیمان نین لەوەی کە کردومانە ئێمە بەڵام ئەو لایەنێکی سیاسی هاتووە هەر جارەوە بە بیانویەک ئەمەی تێکداوە و هەوڵی داوە دەنجی کورد لەو شارە پەرتەوازە بێ و بە نەتیجە کورد بچووکتر و لاوااستر دەربکەوێ و ئێستاش ئێمە لە سەروبەندی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئێمە پێچێتی نیشتیمانی کوردستان دەرگامان واڵایە و دەست درێژەکەین بۆ هەر کەسێک لەگەڵمانە بێ بۆ دروستکردنی یاخود بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد و بتوانین دەستێکی هەمیشەوتتانە بەڵام پارتی لەگەڵتانە بێ بە دیاریکراوی دیسان ئەگەڕێمەوە ئەڵێم بەداخەوە هەر لە ڕۆژانی پێش جەژن بە تەحدید لە ڕۆژی عارفە نەخێر پارتی قەت نایوێ و قەت خۆشحاڵ نییە لە کەرکووک دەسەڵات یاخود جومگەکانی ئیدارەدانی کەرکووک بکەوێتە دەست کورد و بکەوێتە دەست یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و خۆشی نفوزی لەوێ نییە هەوڵەدات بەردەوام کێشەی بۆ دروستکە بەردەوام ئەو پەرتەوازەیە دروستکە دێمەوە سەر ئەوەی کە لە ڕۆژی عارفە یاخود بەر لە جەژن مباشەرەتەن کۆبوونەوەیە کرا لە هەولێر
هەموو لایەنە کوردستانیەکانیان بان کرد و داوایان لێکردن تەنانەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو تەواصلە نەبوو یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان بانگ نەکرابوو بۆ ئەو کۆبوونەوەی ئەوە ئەسەلمێنێ کە نەخێر ئەوان هیچ کاتێ لەگەڵ ئەگەر ملاحەزەشتان کرد بێ لە ناو کۆبوونەوەکە ینی بەداخەوە کەسێک ئیدارەی کۆبوونەوەکەیدا کەسێک بانگەشەی بۆ لایەنە سیاسیەکان کرد کە بێن لەو کۆبوونەوەیە حزوریان هەبێ و کۆبوونەوە بکەن عەرەبوتەنی خۆی کەسێکە ینی بەداخەوە غێر مرحب به ینی خۆی پەیوەندیەکانی لەگەڵ لایەنەکانە ئەوەندە باش نییە و ئینجاش کۆمەڵێ قسەی زبر و قسەی سەقەتی کرد. کەمال مەکتەب سیاسی پارتی و سەرپەرشتی محوەرەکە ئەکا ئەکید ئازی حزبەکەی پێ قسەی زۆر زبرتان پێڵێ لەگەر بەدەست من بێچێتی لە کەرکووک هەر دەرەکەم. سوپاس بۆ خوا هیچی بەدەست نییە. خرێستا و نوێنەری حزبەکەیەتی ئێوە بۆ تا ئاستا قسەی زبر بەرامبەرێوەکانی قسەکانی لەوە ناچێ هیچ کۆڵانێکی هێش بێتەوە بۆ بێگەیشتن هەمووی گرتووە ینی ئەو بێمنێتی کاکەمان لە چیەوە دێت زانی چۆنا من پێم وایە ئەوە لە ئیفلاسی سیاسیەوە دێت ئەگەر نا ئەو بەڕێزە ئەندامی مەکتەبی سیاسی حزبێکە کە ئیدعای کوردستانیەتەکە و ئیدعای کوردستانیەتی کەرکووکەکە و دروشمی زۆر گەورە باسەکە ینی سێری ئەگە سێری قسەکانی بکەی لەسەر دوو وەتەر ئیشەکە یا ئەوە تا قسەی زبر و قسەی سەقەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ یا ئەوە تا هەموو ڕۆژێ مزایدات بەردەوامە ئێمە بە ئاڵای کوردستان و بەشکۆوە ئەگەڕینەوە بۆ کەرکووک ئەی نازانم چێ دەستی گرتووە ئەی نازانم ڕۆژانە ئەڵێ ئێمە بارگاکانمان وەرەگرینەوە یعنی ئەوە 6 ساڵ بەسەر ریفراندۆمە تێپەڕیوە تۆ تایسە نەتوانیوە یەک بارگایەک وەربگریتەوە یعنی بەسە حەق وایە واز لە مزایداتانە بێنێ حەق وایە لەبەرەوەی خەڵک چۆن ئەگەرەوەی دەرکرد لە کەرکووک ئەگەر ئێمەی دەرکرد لە کەرکووک وڵا خۆ پێشتر ئەو تەجروبە تاڵەمان بینیوە لەگەڵ ڕژێمە دەستێک قەڵاو کراوە و هاتوونە بۆ بەدەرهێنانی یەکێتی لە شارەکە ئینشاءڵڵا و هەڵەیە دووبارە ناکەنەوە لەبەرەوەی ئێمە مێژووە ڕەحم بە کەس ناکات بە خوێندنەوەمان بەو شێوەیە نەبێ بەڵام بە شێوەکەی تر ینی ئەو بەڕێزە حەق وایە جارێ ناوی کەرکووکی لە خۆی بکاتەوە لەبەرەوەی نە لە دوور نە لە نزیک نە لە پرسە نە لە خۆشی نە لە ناخۆشی لە هیچ شتێکی کەرکووکە حزوری نییە تەنها لە دوورەوەڵێمە بە شکۆ بە ئاڵای کوردستانەوە گەڕینەوە من ئەڵێم وڵا کاک کەمالی بەڕێز ئێمە ڕێگاکەمان بۆ کورد کردوونەتەوە ئەوە 4-5 ساڵ زیاترە ئاڵای کوردستان لەسەر بارگاکانی ئێمە ئەشەکێتەوە ینی پێویست ناکە خۆتەوە ئاڵای ئێوەش بە شکۆ ناشەکێتەوە بە دڵنیاییەوە ئاڵای کە ئەڵێم ئاڵا دیارە ئاڵای یەکێتی کوردستان ئاڵای یەکێتی کێشەمان نییە لەسەر لە هەموو شوێنێکی بەڵام ئاڵای کوردستان کە ئەوان پێیان وایە گەر ئاڵای کوردستان بێن واتە ئەمە هەموو شتێکیان بۆ خەڵک کردووە ئاڵای کوردستان لەسەر بارگەکان ئەتوانن سیر بکەن هەیە و ئێمە لە شارەکە ماوینێتەوە کەرکووکمان بەجێنێشتووە ئەوان قۆڵێکیان ینی من پێم وایە ئەوەی کاکەمالیکە چۆنەڵێ ئەوێت ئەو فەراغە پڕکاتەوە کە خۆیان قۆڵێک بە تەواوەتی بە هێزی سەربازی و اتفاقی سەربازی تەواویان لەبەردەست بوو لە چاوتروکانێک بەجێیان هێشت ینی ئەیانەوێت تعویزی ئەوە بکەنەوە بەم قسە زبرانە بەڵام مامۆستا حەسیبە مەسەڵەنەوە هێزێکی تۆکمیان لە پردەیە هێزێکی مدەڕەبی ئامادەکراوی نیشتیمانی پارتی لە پردێ و سەرۆکی حکومەت سەردانی کرد و تی بەمەبەست هاتوومەتە ئێرە لەگەڵ کاک کەمال و مەجموعەیەک فەرماندەی خۆیانە کۆبوونەوەیان کرد ئێستاش ئەوان مەسەلەن بەرامبەر سوپای عێراق وەستاون و ڕێگریە ینی کەرکووکە پارێزم بۆچی ئەو ئاعترافە ناکەن وڵا کاک زاناجیان نازانم من چۆن وەڵامت بدەمەوە ینی خەڵکی کەرکووک خۆزگا لە خەڵکە ئامەکە بپرسی ڕەنگەی سەب لە مامۆستا حەسیبە ئەندامی سەرکردایەتی و دیفاع لە حزبەکەیەکە ینی ئەمە لەوە بۆتەوە ئەوان کەرکووک ینی نەهاتوونەتە کەرکووک خێریان کامە بۆ کەرکووک کەی مووقفێکیان هەبووە لە کەرکووک لە کامان کاتدا طبعا بە کەرکووکیان و تۆ کەرکووک شارێکە داگیر کراوە ئێمە ناینە کەرکووک باشە لە مووسڵ بەردەوام لە چێبڕچێدان بەردەوام لە مارەسۆندان بۆ وەرگرتنی پۆست و پلە و ئیمتیازات ئێخۆ کەرکووک و مووسڵ هەمان سیاسەتە هەمان لایەن حکومیەکە بۆیە بە دروشمەکانیان خەڵک ڕاهاتووە خەڵکیان نەپاراستووە کەرکووکیان نەپاراستووە چیان پاراستووە لە پردێەوە مەسەلەن نەخێر تەنها ئەو مزایدەیە نەخێر ئەگەر کەرکووکە پارێزی فەرمو ئەوە کەرکووکە فەرمووەرە ئەم بارودۆخی کە بەسەر خەڵکی کەرکووک تایەناوە دیارە ریفراندۆمە بەرنامەکەی خودی
داڕێژەری بەرنامەکە پارتی دموکراتی کوردستان بووە کە ئەو کات لایەنە سیاسیەکان دەوڵەتە زلهێزەکان دۆستەکانمان لە دەور و جیران لە دەوڵەتە هەرێمایەتەکان هەموو یعنی ئاگاداریان کردینەوە وتیان ئەم ڕیفراندۆمە کاتی نییە و مەیکەن یعنی بەبێ هیچ پشتیوانێک ئەم ڕیفراندۆمە کرا ئەم بارودۆخە بەسەر کەرکوچیەکانە هاتووە و کەرکووکت بەجێ هێشتووە یعنی کامەیە دیفاعەکە لەکوێیە من ئەڵێم ئەگەر هێستان هەیە ئەگەر خەمخۆری کەرکووکن فەرموو ئەوە کەرکووکە فەرموو وەرن لەگەڵ لایەنە کوردستانیەکانە دەستخەنە ناو دەستیەک و بۆ ئەوەی بتوانن زۆرترین دەنگ زۆرترین کورسی بەدەست بێن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و بە نەتیجە ئەم پارێزگارە خوێنتاڵە بڕوا و پارێزگارێکی کورد حکمی شارەکە بکە ئەوە خزمەتکردە ئەگەر نەوەڵا ئەمەی تر پێم وانە پرسێکی قەڵب نایێنێت ئەم مزایداتانە لە دوورەوە باز لەوەکە کە لە پێگەی یەکێتی داوە لە کەرکووک لە ڕووی جەماوەریەوە ئەوان لە بەرەوەی خزمەتی خەڵکەکەن لە بەرەوەی خزمەتی کەرکووچەکانەکەن ڕێگریان کردو لە تعریب یەکێتیان تا ڕادێک دوور خستۆتەوە لە جەماوەر ئەم قسەی ڕاستە مامۆستا حەسیبە من دیارە بە بەڵگەوە قساکەم خۆزگاوا بواە ئێمە پێمان خۆشە هەر کوردێک لە کەرکووک بەردێ لەسەر بەردێدانێ ئێمە دەستی ماچەکەین ئێمە چاوی ماچەکەین بەڵام بەداخەوە ئەو تعریبەی کە هەیە لە کەرکووک بەشێکی زۆری ڕۆژانە لە هەولێرەوە دێت بۆ کەرکووک ینی بۆ نمونە ئێمە باسی زەویزاری کشت و کاڵیەکەین لە منطقەی دووبز لەسەر گەڕان ئەو سیارانەی کە دێنە ئەوێ هەڵەکوتنە سەر خەڵکەکە نی تابلۆکانیان هەولێرە لە هەولێرەوە دێن ئەو عەرەبە دۆستانن ئەو عەرەبە چاوڕەشانن کە لە هەولێر نیشتەجێن لە هەولێر خانوویان هەیە خانوویان کڕیوە ڕەنگە بڵێ ڕەنگە ئەمڕۆ هەست بە مەترسیەکان نەکەین لە ئایندە هەست بە مەترسیەکانەکەین کە هەولێر چ عەرەبێک لەو شارە استقراری کردوانی استقرار بە مانایەوەی کە خانووی کڕیوە مڵکی کڕیوە زەویزاری کڕیوە و لەوێوە ڕێگە خۆشکردن بۆیان دێن شەڕ بە جوتیارانی کورد ئەفرۆشن و هەڕەشەی داگیرکردنەوەی زەویەکانیان لێکان و هەڕەشەی سوتاندنی بەروبوومە کشتتوکاڵیەکانیان لێکن و تەنها ئەوێ نییە ئێمە زۆر ناوچەی ترمان هەیە بەردەوام خەڵک لە ململانەیە خەڵک لە ڕوبەڕووی تعریب بۆتەوە من داوا لەو برادرانەکەم کە وەزیریان هەیە لە بەغا جێگری سەرۆکی پەرلەمانیان هەیە لە بەغا ئەیکوانێ ئەگەر دژی تعریب وەستاونەتەوە ئەی ئەوە بۆ ماوەی 2 مانگە چێت خەڵکی تۆبزاوە بە تورکمان و بە کوردەوە خێمەیان هەڵدا و لەژێر خێمەکان مانیان گرتوانیاڵە ناڕووینەوە ماڵ ئەکوژرین با لێرە لەسەر خاک و ئەرزی خۆمان بکوژین چونکە هەمووی تاپۆی دەوڵەتی عوسمانیانێ تاپۆی کۆنیانەیە کە مڵکی باو باپیریان یانە کوانێ بێ زەحمەت لەکوێیە خزمەتەکەی کە پارتی پێیانی گەیاندووە ئێمە حەزەکەین ینی بنمونە باوەڵاممان بدەنەوە کامەیە خزمەتەکە ئێمە مزایدە وەرناگرین ئەگەر خزمەتی فعلیان کردووە با خزمەتەکانیان باسکەن بەدەر لەوە نەخێر ئەوە یەکێتیە لەگەڵ خەڵکەکە ماوەتەوە ئەگەر زۆر جا خەڵک لێمانە پرسێ کەرکووک چۆنە وڵا کەرکووک ئەوەیە کە ئەی بینن لە ئەعلام ڕۆژانە ئەزانن لە کەرکووک چیە گوزەرێ بەڵام گرنگەوەی ئێمە بۆ ساتێک ئێوە چیتان کردو چۆن لەگەڵ کەرکووچەکان وەستاون لە خەم و ئازارە دەستان لەسەر دڵیان بووە لەسەر دڵتان بووە ئێمە ئەگەر تۆزێ بگەڕینەوە بۆ دواتر لە کاتی شەڕی داعشە زیاد لە 2000 شەهیدمان داوە و بە درێژایی هەموو سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لەگەڵ داعشە لە ڕوبەڕوو بوونەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنداریەتی ئەو سەنگەرانی کردووە و یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی تۆکمەی هەبووە بۆ ئەوەی شەڕ نەگاتە ناو کەرکووک یاخود کەرکووک بە مووسڵ نەکرێ کەرکووک بە تکریت و بەو شوێنانەی تر نەکرێ ئێمە بە شانازیەوە ئەڵێن ئەو شەیدانی کە دراوە ئەگەر ناڵێم لە 100% بەڵام ڕەنگە 95 زیاتر شەیدەکانەمە شەیدی یەکێتی بن زۆر بە ڕێژەیەکی کەم شەهیدی لایەنەکانی تریتیا بووە ئەمە خۆی لە خۆی خزمەتکردنە بە چەسپاندنی ئەمن و ئاسایش لەو ناوچانە و سەرباری ئەو بارودۆخە سەختە نەیانهێشت داعش بێتە ناو شارەکە و شارەکە وێرانکە و یەکێکی تر لەو خاڵانەی کە کراوە بەردەوام یەکێتی نیشتیمانی کوردستان لە سڕا و ململانەیە و بەردەوام لەگەڵ خەڵکی خۆیەتی لەگەڵ جوتیارانە بۆ بابەتی تعریب ئێستا خۆشبەختانە بەڕێز وەزیری دادمان هەیە کە لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بۆ هەر بابەتێک بۆ هەر حەدەسێک ڕوو ئەدا ئێمە دەنگمان ئەگاپی و هەوڵەدەین بە یاسا ئەم بڕیارانەی سەردەمی بە عسکە تاک و ئەمڕۆ کاساری مەفعولە و ئیشی پێ ئەکرێ بە یاسا
ئەمانە کاڵ بکرێتەوە بسڕێتەوە لە ناو ببرێ و لە بەرامبەر ئەوەشدا هەر یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لیژنەی دروست کردوێتەوە دیسان و لیژنەی جێبەجێکردنی مادەی 140ەوە لەسەر دەستی سەرۆک باڵ بووە لە بەغداوە هەنگاویان بۆ ناوە دیارە بەدەر لەمانە ئەگەر یەکێتی هەرچیەکی کردبێ ئەمە نەمنەتە و نا پێویست بە سوپاسەکەوە نە پێویست بە دەستخۆشیەکە یەکێتی بە ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانی سەرشانی خۆی زانیوە لەگەڵ خەڵکەکەی بێەوە خزمەتی خەڵکی کەرکک و ئەو ناوچانە بکە و لە بەرامبەردا دیسان ئەگەڕێمەوە سەر ئەوەی کە بەداخەوە ئێمە بەڵگەی ترمان هەیە برادرانی پارتی پێیان باشە هەر پۆستێک لە کەرکک عەرەبێک وەری بگرێ تورکمانێک وەری بگرێ بەس کوردێکیەکێتی وەری نەگرێ ئاواستە بەڵێ بە دڵنیاییەوە ئیشی لەسەرەکە لە بەغداوە بەڕێز مامۆستا حسیبە بڵێ بە دڵنیاییەوە 2 ساڵ پێش ئێستا بەڕێز سەرۆکی زانکۆی کەرکک با بڵێن تەمەنی گەیشتە تەمەنی خانشینی و خانشی نەکرا و یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدێکی مؤهلی دانا کە هەموو مەرج و مواصفاتەکانی تایە ببێ بە سەرۆکی زانکۆ تەنانەت خودی بەڕێز کاک مەسعود بەرزانی پەیوەندی کرد بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بەغدا قسەی کرد وتی بەس ئەو دامنێن چێ دانێن دابنێن ئێستا لە سای سەری برادرانی پارتیەوە بەڕێزێک تورکمانێک سەرۆکی زانکۆی کەرکووکە کە لە بیرمان نەچێ سەرۆکی زانکۆ پێگەیەکی زۆر گرنگی هەیە و پۆستێکی زۆر هەستیارە ئەکرا لە ڕێگای ئەو پۆستەوە ئێمە خزمەتی باش بە خوێندکارەکانمان بکەین و خزمەت بە کورد بکەین باش ئەو یاسایی بۆ هەڵبژاردن هەیە چ زەرێک بە کەرکووکە گەیەنەیە کە ئێستا لە بەردەم هەڵبژاردنای لە ماوەیشترە کاکزانە ئەوەی کە ئەڵێم ئامادەکاری ئەکرێت بۆ هەڵبژاردن ئێمە دەبێت لە هەڵەکانی ڕابردوومان دەرس وەربگرین ئێمە وەکو کورد بەگشتی و ئینجاش بەشێکی بەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێ ئێمە ئێستا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکک ژمارەی دەنگدەرانمان ملیۆنێک و 143400 دەنگدەرمان ئامادەیە مافی دەنگدانیانەیە بچنە دەنگدانەوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ساڵی 2021 ڕێژەی بەشداریکردن بۆ کەرکک لە 139 بوو لە 139 ڕێژەی بەشداری بوو بە کورد و بە عەرەب و بە تورکمانەوە اینجا لە ناو ئەمەشە ڕێژەی بەشداری کورد لە گەڕەکە کوردیەکان 131 بوو 131 بوو ئەمە مەترسیدار نییە ئەمە زۆر مەترسیدارە و ئەمە کارەساتە بەڕاستی یعنی کورد ئەبینێت لە چ واقعەکە ئەژی ئەبینێ لە زروف و بارودۆخێکە یعنی هاوسەنگی تێک چووە هیچ تەوازنێک نەماوە لە کەرکک بۆ ئەوەی ئێمە هەموو ئەمانە چاکەینەوە نەپێویست بە شەڕەکە و نەپێویست بە کوشتارەکە و نەپێویست بە سەرباز و پێشمەرگاکە تەنها بە سندوقەکانی دەنگدان ئێمە ئەتوانین ئەم بارودۆخە چاکەین ئەمەش دیارە بە بەشداری هەموو لایەنە سیاسیەکان و بە بەشداری کورد دەبێت دیارە ئەم یاسای سانتلیگۆ یاسایەکە ژمارەی کورسیەکان دابەشەکە بە ڕێژەی 1.7 ئەم یاسایە لە هەموو عێراقایە ئێمەش وەکو هەموو عێراق پابەندین بەوەی کە بەم یاسایە کار بکرێت بەڵام مەترسی ئەم یاسایە لەکوێیە ئێمە داوای یەکلیستی ئەەکەین داوای ڕێخستنەوەی ناوماڵی کوورد دەکەین ئەوە دروستە بێ ئەدگارەکانی دیارەکە دروست نابێ مامۆستا بەدڵنیاییەوە ئێمە هەنگاوەکانی ئەبینین بەوادرەکانی ئەبینین کە دروست نابێ ئەگەر دروستیش نەبێت کاکزانە گرنگە کورد دوو لستی هەبێ ینی لە دوو لست زیاتری هەبێت کارەساتە بەڕاستی کارەساتی گەورە بڕوەدا کە ئەڵین کارەسات ینی کورسیەکانی ئەڕوا دەنگەکانی ئەفەوتێ کورسیەکانی ئەفەوتێ ئێدا تۆ بێنە پێش چاو خۆت ئەوەی کە ئێستا هەمانە ئەمەمانش کەم ببێتەوە یاخود لە دەستمان بچێ ئەبێت بارودۆخێک بەسەر خەڵکا بێت بە مەرجێک ئەبێ ڕێژەی بەشداربوون ئێمە زیاد بکەین ینی ئەو ڕێژەی بەشداربوونەی لە 131 بەراورد بەو هەموو قوربانیەی کە کورد لە ڕابردوو داوێتی ڕێژەیەکی زۆر کەماوە ڕێژەیەکی زۆر ترسناکە و دیارە پرۆسەی هەڵبژاردن چۆن مافە بە هەمان شێوە ئەرکیشە و ئیلتیزامیشە ئیلتیزامێکە ئیلتیزامێکی ئەخلاقیە ئەکەوێتە سەر شانی هەموو تاچێک یعنی من نابێ بڵێم کورە من چەنێ لە ژیان تەمەنم ماوە چەنێ عمرم ماوە هەر 5 ساڵێ تر ئەژیم چیم داوە لە هەڵبژاردن ئەی مناڵەکانم ئەی نەوەکانم ئەی خوێندکارەکانم ئەی کوردایەتی ئەی خەڵکی منطقەکە یعنی هەمومانە بێ بەو پێوەرە بیر بکەینەوە
کە بتوانین بۆ کەرکک بەسمەیەکی خێر دابنین، بتوانین جێپەنجەیەکی خێر بۆ کەرکک دابنین. ئەو ئاشبوونەوەی هەیە مامۆستا لەلایەن خەڵکی کەرککەوە کە خەڵک ئەکیت خەڵک تووڕێ بۆ ناسی سەر سندوقی دەنگدان تا ڕادێکەوە ئاشبوونەوەی ئەبینن ئێوە کە ڕۆژان ناو خەڵکرد. ئێمە ڕۆژانە لە ناو خەڵکینەوە بەردەوام لەگەڵ تەماسی مباشرمان لەگەڵ خەڵکە هەیە وە قسە لەسەر ئەم مۆزوعاکەین. دیارە خەڵک لە بارودۆخەکەی ئێستا نیگەرانە، یعنی خەڵکێک تەنها لە دوورەوە ئەخباری کەرکووکی زانیوە بێت لەوێ دروشمی گەورە و دروشمی قەبەت، خەڵک لەمە نیگەرانە، ینی کورد هەست بە هەڵەکەی ئەکات کە وەکو پێویست نەچوونەتە سەر سندوقەکانی دەنگدان. بەدڵنیایەوە ئەم جارە ئەبێت ئەمە ینی بۆچوونی من نییە، ینی خەڵک بە شێوەیەک خۆی ئامادە کردووە بچێت تۆڵەی ئەو بەشداری نەکردنەی جارەکەی تریش بکاتەوە. ئێمە پێمان وایە کورد ئەم جارە خۆی باش ئامادە کردووە و ئەوێ ئەم واقعە بگۆڕێ، یعنی ئەمە ئەنجومەنی پارێزگاکانە، ئەمە دیارە هەڵبژارنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گرنگی خۆی هەیە و زۆر گرنگە، بەڵام ئێمە پێمان وایە ئەم هەڵبژارنە کە 18 ساڵە ئێمە لێ مەحروم بووینە زۆر گرنگترە لە هەڵبژارنەکەی. ترهەیە لەبارەی زیادکردنی نەسل، ینی منداڵ بوون ئەڵێن عەرەب ماشەڵڵایان لێ بێڵێت دەستیان پێکردو هەمووی یەکی هەژ مناڵ و نۆ مناڵەوە و کوردیش بە پێچەوانەوە ڕۆدابەزینە لە کەرکووک. ئەمەش بابەتێکی مەترسیدارە لەسەر ئایندە. ئەمە ڕاستە یعنیەوەی بە دوواداچوونتان کردبێ؟ زین چۆنە ئەگەر بەعام بەراوردێک بکەی لە نێوان کورد و عەرەب، بەڵێ عەرەب ینی بەداخەوە تەنانەت ژمارەی خێزانەکانیشیان زۆرترا، ینی 2 ژن و 3 ژن و 4 ژن و بگرە زیاتریش، بە نەتیجە مناڵەکانیشیان زیادە بێت. بەڵام سوپاس بۆ خوا ئەوە ئەگەر بەراورد بکەین لەگەڵ کوردی کەرکووکە، کوردی کەرکووک هێشتا لەو مەرحەلەیە نییە بڵێ دوو مناڵ کافیە، ینی باشترە، زۆر باشەگە بەراوردێک بکەین لەگەڵ سلێمانی، لەگەڵ هەولێر، لەگەڵ شوێنەکانی تر، ینی ئەوان بە حکمیەوەی لەگەڵ ئەوانە ژیاون یاخود بە قورسی بارودۆخی ژیانیان و خەڵک ناتوانێت مەسەڵەن بەڕاستی ئەمڕۆ پەروەردە زەحمەت بووە، بە خێوکردن زەحمەت بووە، وانە خۆی کاتی خۆی سەرۆک مام جەلال ڕۆحی شاد بێ کە ئەو قسەی کرد، ئەو پێشنیارەی کرد بۆ ئەمڕۆ ئەو پێشنیارە باش بوو کە 132 بۆ کورد بێ، 132 بۆ عەرەبێ، 132 بۆ تورکمان بێ، ئەوەکەی تریشی بۆ ئاشووری بێ، ینی ڕێک بۆ ئەمڕۆ ئێمە قازانجمان بوو لەبەرەوەی ژمارەی ئەوان هەروە زیاد دەکات. ئەگەر بێت و ئەوسا ئەمە بچەسپایە ئێمە ئێستا چۆنەڵێ مەترسیمان نابوو، بەڵام بەدڵنیایەوە ئەوان بەردەوام لە زیادبوونێکی بەمە بەستە یان هەر خۆی تەبیعەتی کولتوریان هەر تەبیعەتیان وایە، هەر تەبیعەتیان هەیە مەسەڵەن 10 منداڵ و 12 منداڵ زۆر زیاترشان هەیە. بەڵێ کورد قوربە سەر دانەمە زراوە سەیرەکە مناڵ بەچی بەخێوکە بزەبت خۆ کاک زانە لایەنە ئابوووریەکە زۆر مەرجایان تۆ مناڵ خستنەوە ینی ئەوە نیە تۆ مناڵەکە بێنیتە دنیا و تەواوی تر بێتە دەست قەدەرەوە، لای ئەوان مشکلە نیە. من بە حکمیەوەی 5 ساڵ لە دێیەکی ناوجەرگەی عەرەب لای منطقەی حەویجە مامۆستا بوومە، ینی نەک ئێستا 86 87 ئەو کاتە من لەوێ بوومە، ئەو کاتە ئەوان ینی بڕوا بکە باوکە هاتە مەکتەبەکە ئەتنارد بە شوێنی مەسە مناڵەکەی مەکسورەیەکی کرد، هەڵەیەکی کرد، ئەمە نەرد بە شوێن باوکەکە هات ئەیوت مناڵەکە ممانوت مناڵەکەت مەسەرن ئەیوت پۆلی چەنە لەکوێیە لەم دەوامەی ئێوەیە، یعنی ئەو مناڵی زۆر بۆ ئاگای لە هیچ نەبوو. ئەوە هەر خۆیان کولتورە لای عەرەب خستنەوەی وەچە و خستنەوەی مناڵ، بەڵێ بەدڵنیایەوە ئەوان لەسەرەوە بەسەوە خەتەرس بەنەمووی گەورە بێ خۆمەواحی یان تیار بکرێ و بنێرێ بۆ دەنگدان مەترسیشی گەورەیە بەدڵنیایەوە ئەوان کوردیش نەچێ بەهۆی ململانەی حزب بەدڵنیایەوە ئەوان کە وەکو هەر تاکێکی تر 18 ساڵ تەواو کات مافی دەنگدانی هەیە و ئەچێت بەشداریەکە لە پرۆسی سیاسی و لە عملیە سیاسی. ئەمە هیچێکە لەو هەڵانە پێم وانە ئەمە ئێمە بتوانین لە ڕێگای ینی پێویستیمان بە چۆنەڵێ بە وەعی زیاترە، پێویستیمان بە یعنی گەر ئێستا ئەوی هەیە ئەوەی لەدایکە بێ و ئەچێتە 18 ساڵی دەنگ بدا بە ڕێک و پێچی پێمانە ینی عەرەب هێشتا دەرەقەتی ئەو ڕقەمەمان بێ تا ئێستا دەرەقەت ناتوە، تا ئێستا کوردستانی بوونی کەرکووک خۆشبەختانە وەکو خۆی ماوەتەوە و هەموو هەڵبژارنەکان سەلماندوێتی کە لە 150 زیاتری دەنگەکان بۆ کورد بووە ڕەغمی ئەو تعریبە بەردەوامەی کە دێت، ڕەغمی ئەو تعریبەی کە لە دوای ڕیفراندۆم و 16 ئۆکتۆبەرەوە بەردەوام ڕووی لە کەرکووک کردووە و ئەو خەڵکانی کە گەڕاونێتەوە بۆ شوێنی خۆشیان دووبارە جارێکی تر دێنەوە بۆ کەرکووک لەگەڵ هەموو ئەمانەیە هەر ژمارەی کورد زیاتر بووە. بۆ کورد سونەیان ینی عەرەب یان تورکمان کامیان مەترسیدارترن؟ بەدڵنیاییەوە عەرەب مەترسیدارترا لەبەرەوەی عەرەب
تعریبەکە خەڵک لە شارەکانی خوارەوە دێنێتە کەرکووک لە جێی کوردانێ بەڵام تورکمان هین نابێ ینی زیاد ناکە فراوان نابێ تورکمان ئەوانش لە مەسەلی وەچەخستنەوە ئەوان هەر زۆر ماڵوێرانن ئەوان هەر زۆر لە ئێمە با بڵین کەمتر ماڵوێرانترن لە ئێمە کەمتر وەچاخەنەوە یعنی هەر ماڵێک بە دوو مناڵ ئیکتیفاکە تقریبا ئەگەر بچێتە سێ ئیتر لەوە زیاتر یانە بە حکمیەوەی ئەوان تۆزێ مەدەنی ترن ینی وەکو کورد و عەرەب نین ئەوان هەر زۆر خراپن و ئەوان مەترسینین بەڕاستی بەڵام ئەوەی کە عەرەب و بەڵام ڕەنگاندێ لە کەسایەتی و ڕەسەکانیان تۆزە ئەوان زەیتونە ئەوانی کە بە بەرنامە و بە ئەجندای تورکیا ئیشەکەن و کارەکەن ئەوانە مەترسین وەکو مثلەن بەرەی تورکمانی کە بەرەی تورکمانی حزبێکە بە تەواوەتی لەژێر ئەوامر و سەیتەرەی تورکیایە ئەوان چ بەرنامەیەکیان بۆ دابنێن ئەوان دێن لە کەرکووک هەوڵەدەن جێبەجێ بکەن ئەمە کەمێک چۆنەڵێ ناڵێم مەترسی بەڵام ئەوەمان لەبیر نەچێت کاکزانە ئەگەر بێت و کورد بەشداری هەڵبژاردن نەکات لە بەرامبەردا ینی هەم ڕێژەی دەنگی کورد کەمەکە و لە بەرامبەریشدا ڕێژەی دەنگی ئەوان زیادەکە یعنی مە بیرمان نەچێت و هەست بەو مەترسی ئەبێ بینی بە عەرەب و تورکمانیش لێک درێتەوە مەسەلەن تۆ چتە دانوستانەوە ئەڵێ ئەو تا بە عەرەب و تورکمان 55 شەستنەوە چلت بەڵێ بەدڵنیا منیش ویستمەوە قسەیە بکەم ئەوان ئێستا سەرقاڵن خەریک دروستکردنی لیستن هەتا ئێستا سپاس بۆ خوا ئەوانش پەرتەوازن هەتا ئێستا پەرتەوازن عەرەب چەند لیستێکە تورکمان چەند لیستێکە بەڵام بە دووری نازانین مەزهەبیش حرەکەیەکە کا لە ناو کەرکووکە ئەمە لە ڕێی قواتی بەدر و مەسەلەی حەشدی شعبیە و ئەمە بەچی گەیشت بە دڵنیاییەوە شیعەکان زیاتر مەترسین لەبەرەوەی تورکمانی شیعە هەیە عەرەبی شیعە هەیە و تورکمانی سونە هەیە عەرەبی سونە هەیە هەتا ئێستا نەیانتوانی ئەوانش بەرەیەک دروست بکەن بەرەیەکی بەهێز دروست بکەن ومێدەکەین ئینشاءڵڵا قەت ئەو بەرەیە دروست نەبێ لە بەرامبەردا ومێدەکەین ئێمە ئەو بارگای حەشدی شعبی کێچێتە ڕێگر بوو بەس بەچی گەیشت کۆتایی هاتووە و ڕاگیرات دروست ناکرێت نەخێر دروست ناکرێت چکە کاکزانە ناکرێت تۆ هاتووی تا ئێمە لە بیرمان نەچێت لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆمە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ینی بەتەواوەتی ئەم پارێزگارە پاڵپشتی لە تعریبەکە ئەو خەڵکی کە هاتوونە خواروی کەرکووکیان ئەتوانم بڵێم کۆنتترۆل کردووە ینی زەویزاریان نێشتوە هەمووی دابش کرا و هەمووی کردویانە بەبینا و ئەموو ئەوان بەکاری دێن ینی وەکو تەحەدایەک وازی لە هەموو ئەوانە هێناوە هاتووە یعنی و بارگای پارتی دیموکراتی کوردستانە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە خۆزگە پارتی وەری بگرتایەتەوە ئەوانش لەوێ نابوون و ئەم سەرێشەیەشیان بۆ منطقەکە دروست ناکرد هەوڵیاندا لەوێ ئالیاتیان هێنا حەفارە و شۆفڵوشتیان هێنا ینی ئەمە زەویەکەیە ئەمە لە تەنیشتی پارکە ینی پارکێکە ئەو پارکە شوێنی حەوانەوەی خەڵکە لە تەنیشتی پارکەکە ماڵە هەمووی منطقەیەکی سەکەنیە منطقەیەکی نیشتەجێبوونە کوردنشینە بەڵێ بەدڵنیایەوە ینی ئەمڕۆ ئەوان بتوان لەوێ بارگایەک دروست بکەن لە ناو جەرگەی گەڕەکێکی کوردی ینی بەڕاستی ئەمە کارەساتە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ڕێگای نوێنەرەکانمانەوە و لە ڕێگای ئەو خەڵکە خۆیانەوە خەڵکەکە هەمووی ئیمزایان کۆ کردەوە ینی وتیان ئێمە ڕێگە نادەین و ئاگادار کرانەوە لەو هەنگاوی کە ئەوان ئەینێن کە دەبێ ڕایگرن دیارە ئەمە تەنها لە کەرکووک نەبوو خودی کاک باپڵ تەدەخلی کرد لە بەغداوە لەگەڵ مەرجعی ئەوانە قسەی کرد لەگەڵ فالح فەیاز و ئەوانە قسەیان کرد ئیتر کۆتایی بۆ مۆزوعە هاتووە ئەکرێ ئەو شوێنە تەواوکەری پارکەکە بێت و بکرێ بە شوێنێکی ئام بۆ ئەوەی خەڵکی منطقەکە هەمووی ئیسفادەی لێ بکەن. دۆخی خۆتان چۆنە بین نۆکویەکێتی چیتان کردووە لە کەرکووک چ ئامادەکاریەک بۆی ڕوبەڕووی مثلەن خەڵک ینی بۆ کورد خەڵک بێنە سەر سندوقەکانی دەنگدان ئێوەڵێ نێمە لێو کوردایەتیەکەی کاکزانە ئێمە لە خەڵکدا نەبراوین ینی ئەوە نییە وەکو هەندێک لایەنی سیاسی بەس لە کاتی هەڵبژاردن تەلەبەی تەمەڵ بەس ئێوارەی ئیمتیحانەکەی سەعیەکە ئێمە ئەومان نەکردو ئێمە لە خەڵکدا نەبراوین بەردەوام ئێمە لەگەڵ خەڵکە پەیوەندیمان هەیە سەردانمان هەیە لە خۆشی و ناخۆشیەکانیان بەشدارین ینی ئەمە جیاوازە لەوەی کە تۆ لە کاتی هەڵبژاردن ئەسڵەن لە ڕوت نایە بچی سەردانی خەڵک بکەیت یەکسەر پێتەڵەوە لە بەروی هەڵبژاردنە بۆیە هاتوویتە ئێمە لەو ڕۆژانە بای ئەوە لەگەڵ یانن کە سبەینێ بڵێ من مانجی ڕابردوش و ساڵی ڕابردوش هاتم بۆ ماڵەکەت بۆ کێشەکەت بۆ شۆرا و بەدڵنیایەوە ئێمە هەر ئەم مانگی ڕەمەزانی پیرۆز لە ئەتوانم بڵێم زۆربەی ئێوارەکان بۆ ئێوارەخوان بۆ ئیفتارکردنەکان ئێمە لەگەڵ خەڵکی خۆمان یەکێتی باوەشک میهرەبان و پارێزەرەکەی کەرکووچەکانە تا ئێستاش بەدڵنیایەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە چۆن لە سەردەمی مام جەلال چەتری کۆکەرەوەی هەمولایەنەکان بووە و لە کەرکووکیش بەڵێ ئەو توانویەتی ئەو ئارامیە دابین بکا بۆ ئەو خەڵکەی کە لە کەرکووکن. باش
پلانێکی تۆکمە ئەبێ بۆ ئەوەی زۆرتری خەڵک ببات و هەم جارێ ئێوە لە چەند لاوە شەرتانە لەبێ لە عەرەبی ببنەوە لە عەرەبیش مەسەلەن لە تورکمانیشی ببنەوە اینجا پارتیش لەونەوە بە سیناریۆیەکی تر بۆتان دائەبەزێ ینی ئێوە جەبهەکەتان بەرفراوانە وڵای ئێمە جەبهەکەمان بەرفراوانە بەڵام ترس نییە پارتی و تورکمان بەیەکەوە هاوپەیمانەتێک پێک بێت وڵاجا خۆ پارتی خۆی تاقی کردەوە لەگەڵ تشکیلکردنی کابینەی پێنجەمی حکوومەتی عێراق ئەوان ڕێکەوتنی ژێربەژێریان کرد لەگەڵ لایەنێکی شیعە لەگەڵ لایەنێکی سوننا ڕێکەوتنیی سێقۆڵیان کرد ئەگەر بێت و ئەو ڕێکەوتنە سەری بگرتایە بەڕاستی ماڵوێرانی بوو بۆ کورد لەبەرەوەی کورد زۆرترین باجیەدا چونکە ئەو ڕێککەوتنە بە کەلیمەیەکش نەباسی کەرکووکەکە نەباسی جێبەجێکردنی مادەی ١٤٠ نەباسی پێشمەرگاکە نەباسی ماف و ئیمتیازاتی پێشمەرگاکە باسی هیچ کاملەمانەی نەکردووە ینی بۆیە ئەڵم ئەگەر بێتەوە ڕێکەوتنە سەری بگرتایە کارەسات ڕوویەدا بەڵام سوپاس بۆ خوا سوپاس بۆ دڵسۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو ڕێکەوتنە هەرزوو درکیان پێ کرد و ڕێکەوتنەکە تەفروت و نابوو بۆیە ئەڵێم باش ئێستاش مەترسینی مەسەل لەگەڵ حەلبوسیالێک نزیکێکی زۆر هەیە لەگەڵ تیاری ئەوە ڕێکەوتنێک دروست بکرێ بەدڵنیایەوە هەموو ئەگەرەکان کراوە ئێمە تەجروبەی تاڵمانەیە لەگەڵ پارتیا بەداخەوە خۆزگەوا نابوو بەڵێ هەر ئەوان لە هیچ ناگەڕێنەوە ینی من قسەیەکەم کردوتم یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر تەسحیەی داوە بە بەرژەوەندی حزبیەکان زانی خەڵک ئێستاوەتان لێ وەرناگرێ بڵێن تەسحیە ئەدەین و ئەمە بۆ پارتی بێ ئەمە بۆ ئەوە ئێمەش ئەوە ناکەین ئێمەش قسەیە کوردیا لە کچی خۆمان ناکەین بە قوربان کوڕی خەڵک یعنی ناکرێت ئێمە خەڵکی کەرکووک بەڕاستی خەڵکێکە بەدەر لە خۆڕاگریەکەی بەدەر لەوەی کە هەستێکی نەتەوایەتی تەواوی هەیە کوردێکی ئایار 24 سەری ملی نەداوە بۆ هەموو ڕژێمەکان لە کەرکووک ماوەتە وەکو چۆنەڵێ ڕێگی داکوتیوە بین ئێمە ئێستا بیکەینە قوربان اتفاقیەکی سیاسی لابەلا اتفاقیەکی سیاسی ژێربەژێر و ئێمە بێدەنگ بین بەدڵنیایەوە ئێمە لەگەڵ ویست و داخوازیەکانی خەڵکین و ئامانجەکەشمان ئامانجێکی ڕوونا بۆ ئەوی بتوانین باشترین خزمەت بە هیچ نێتێکتان هەیە لەگەڵ هیچ لایەنێکی عەرەبی یان تورکمانی هاوپەیمانی بکەن ئێوە کاکزانە ڕەنگە جارێ هیچمان نەکرد بێ یاخود زوو بێ بەڵام بۆنا ئەگەر تۆ لایەنێک مەبەستی سڕینەوەی تۆ نەبێ لایەنێک ئەوەندە شۆبینی نەبێ ئێمە لە سەردەمی سەرۆک مام جەلال قسەیەکی جوانیە بۆ ئەوید کەرکووک شاری چەپکە گوڵەکەیە یعنی ئێمە قەت نەمانوتووە کەرکووک بەتەنها بێ بۆ کورد بێ عەرەب و تورکمان لێ بچێتە دەرەوە یعنی بۆچی ئێمە کاری هاوبەشیمانەیە لەگەڵ تورکمان بۆ سەدان ساڵ خزمایەتیمان هەیە یعنی پەیوەندی دۆستانەی زۆر باشمانەیە لەگەڵ عەرەبە ڕەسەنەکانی بەڵێ لەگەڵ عەرەبە ڕەسەنەکانی کەرکووک ئێمە پەیوەندی تونند و تۆڵمان هەیە ئەکرێنەوە لە ڕەسەکانیان جیاکرێنەوە طبعاً جیاکرێتەوە طبعاً جیاکرێتەوە یعنی من حەزەکەم بزانیت هەندێ هەنگاو کە ئەم پارێزگارە خراپە عینێ یعنی عەرەبەکان لە ئێمە نیگەرانترن یعنی ئەبینن خەڵکی دەرەوەی شارەکە دێنێ تعریبێکات بە مەبەستی تعریب ئەیهێنێ سوودمەندێکە زەوی وزاریە داتێت چی ئەداتێ فرسەتی ئیشی ئەداتێ خەڵکەکەی خۆی فرامۆش کردووە بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە لاریمان نییە نە لە تورکمانە ڕەسەنەکانی ئەو شارەوە نە لە عەرەبە ڕەسەنەکانی ئەو شارە لەبەرەوەی ئامانجەکانمان یەک ئامانجەوە ئەتوانم بڵێ مێمانمان لە کەشتیەکین ئەگەر بگەینە کەناری ئارام هەمومان بەیەکەواگەین بەڵام مەترسیەکەی ئێمە ئەو تعریبەیە ئەو هێزە جۆرا و جۆرەیەکە لە خواروی عێراقەوە هاتووە و ئەو لایەنە کوردیە کە پشتیوانیان لێکاوە پشتیوانی لە ڕاکانجبوریەکە هەر بۆ معلومات ڕاکانجبوری هاتە سەر ئەوەی کە بڕوا چووکە لە هەڵبژاردنەکان دەرچوو بوو ئەبوایە بچێ سوێندی یاسایی بخوا و وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەران دیسانەوە لایەنی سوننە و ئەو برادرانە پەشیمانیان کردەوە وایەن لێکە لە شوێنەکەی خۆی بمێنێتەوە ئەگەرنا ئەمانتوانی پارێزگارێکی کورد ناڵێم یەکێتی هەر پارێزگارێکی کورد بێلایەنمان دابنایە بۆ ئەو شارە خزمەتی شارەکەی بکردایە باش دوپەیامی مامۆستا دوپەیامی من ئەوەیە کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ماوەی تۆمارکردنی ئەم لەدایکبووی ساڵی 2004 و 2005 واتە گەنجەکان تەمدید کردووە بۆ ماوەی مانگێکی تر هەر گەنجێک
تا ئێستا کارتی بایۆمەتری نەکردووە یاخود کارتەکەی کۆنە وێنەی پێوە نیە دەرفەتی هەیە یا خەڵکی تریش نەکەر ئەوان خەڵکی تریش ئەگەر کارتەکەی کۆنە و وێنەی پێونێت چکە گەر وێنەکەی پێونە بێ ناتوانێت بەشداری دەنگدام بکە بچن کارتەکانیان نوێ بکەنەوە و خۆیان ئامادە بکەن بۆ هەڵبژاردن و بەیەکەوە بە یەک تیم کار لەسەر ئەوە بکەین تەنانەت یەک دەنگی کورد نەفەوتێ و بە نەتیجە کورسەکانمان کەم نەبێتەوە و چەندە کورسەکانمان زیاد بێ واتە دەسەڵاتی کوردی لەو شارە بەهێزە بێ و بە پێچەوانەشەوە چەندە خراپ بێ پێم وایە کارەساتی گەورەتە ڕوومان لێکات. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان. سپاس بۆ بەڕێز. سپاس بۆ زۆر سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامەمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.